من ناوم ليلى محمدة نووسەر و وەرگێرم زیاتر لە بواری ئابووری دەنووسم کاری وەرگێرانیش ئەەکەم بەڵام چۆن دەستم بەم کارە کرد ساڵی 92 ئێمە ئاواری ئێران بووین هەر لەبەرەوە هۆکارانە نەچوومە بەرخوێندن بۆیە ینی بێبەش بووم لە خوێندن بەڵام بە هەولی دایکم و باوکم بە زیاتر دایکم توانم فێری خوێندنی نووسین ببم ئێتر خۆمیش هەندێ خولیای نووسین و شتانەم هەبوو ئێتر کەم زیاتر لە بواری ئابووری یعنی تەمەنێکی بچووکیشم هەبوو ئاوا گوێم لە هەواڵە ئابوووریەکانەگەر حتا ئێستا خۆم 12 کتێب نووسیوەتەوە لەو 12 هەشتی چاپ بووە اینجا خۆم دەبەرەوەی زیاتر گرنگی بە بواری ئابووریە دەم زیاتر ئەو بەرهەمانێکی دەینووسم لە بواری ئابووری ئەنجا لەو هەشت بەرهەمە شش لەو کتێبانە لە بواری ئابووریە کە کاری وەرگێرانیش ئەەکەم لە تەنیشت نووسینەوە کاری وەرگێرانیش ئەەکەم تاسە دوو کتێب نووسیوەتەوە کاری وەرگێرانم بۆی کردووە لەو چاپم کردووە ژن و متمانەیە و جەه چیرۆکی منداڵانە لەو بوارانەوە لەیلا خان بێت لە زمانی دایک چەند زمانی دەزانی زمانی فارسی و ئەوە باشە بە حکمەوەی کە لە ئێران بوومە و کەمێکیش لە تەنیشتی ئینگلیزی و عەرەبی اینجا بەس ئەو کاری کە وەرگێران ئەەکەم زیاتر لە زمانی فارسی وەرەگێرم لە برەی زیاتر شارەزاییم هەیە وەڵی خۆم خولیایم هەیە بۆ نووسین خولیای نووسینم هەیە یعنی حەزم بە نووسین و نووسینەوەیە وەرگاری وەرگێران و بۆیە ینی حەزەکەم بەردەوام بنووسم و بەرهەم پێشکەشکەم بێ ئەوەی بی لە ینی لایەنی مادی بکەمەوە بەس حەزیش مەکرد یعنی ئەگە بۆ شوێنێک کاری وەرگێران بکە یعنی وەکو چۆنە یانێک و ئیشێک ئارەوەڵە بۆ پێیجێ بێ بۆ ناوەندێ ینی کاری وەرگێران بکەم حەزم لێ یانی چۆن دەستکەوتی مادیشم هەبێ بەڵام ئەتر جارێ قسمەت نەبووە.